بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست کۆتا بەڕگەی پرۆگرامەکەمان یەکێکە لە سرودە بەناوبانگەکانی هونەری ئیسلامی کە ژێرنووسی کوردی بۆ زیاد کراوە. سرودی حیاتی کولی هالیلا کە یەکێکە لە سرودە بەناوبانگەکانی هونەری ئیسلامی زمانی کوردیشی بۆ ژێرنووسەکەی زیاد کراوە. ڕاستگۆ قاسم ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە دیجیتال میدیای پەیامی ڕاگەیاند عەبدولسەلام حەوا خاوەنی سرودی حیاتی کولی هالیلا پەیوەندی پێوە کردو و پێوتووە دەیەوێت زمانی کوردیش بۆ ناو ژێرنووسەکانی سرودەکەی زیاد بکات، هەر بۆیە داوای لا ناوبراو کردووە کە تێکستی سرودەکەی بۆ وەرگێڕێت. ڕاستگۆ باسی لەوە کرد کە ڕاستەوخۆ پاش داواکاریەکەی عەبدولسەلام حەوا ئەویش دەستی کردووە بە وەرگێڕانی تێکستەکە و نیشانی چەندین کەسی شارەزای زمانی عەرەبی و وەرگێڕی بەتوانای داوە تا وەرگێڕانێکی ڕاست و دروست بۆ سرودەکە بکەن. سەرنجام پاش تەواوبوونی وەرگێڕانەکەی بۆ ئەو هونەرمەندە ئیسلامیە ناردووە. لە ئێستادا لاپەڕەی فەرمی عەبدولسەلام حەوا کلیپەکە بە ژێرنووسی زمانی کوردیش بەردەستە. ڕاستگۆ قاسم وتیشی هەست با خۆشحاڵێکی زۆر دەکات کە ئەوەرکەی بە ئەنجام گەیاندووە و پێی وایە ئەرکی سەرشانی بەرامبەر بە ئاینەکەی و نیشتیمانەکەشی بەدی هێناوە کە هەم توانیوێتی سرودێکی مانادار و بەناوبانگی وەک سرودی حیاتی کولی هالیلا بە ژێرنووسی کوردیش بڵاو ببێتەوە. هەروەها زمانی کوردی لە ڕیزی زمانە بەربڵاوەکانی جیهان لە لیستی ژێرنووسەکاندا دانراوە. فەرموو با پێکەوە بینەری سرودی حیاتی کولی هالیلا ببین بە ژێرنووسی کوردی. حياتي كلها لله فلا مولى لنا إلا أحب الله جل علا ومن حبي له أخشى حياتي كلها لله أصون النفس أحميها بنور الله أهديها بحب الله أسقيها لتفرح عندما تلقى حياتي كلها لله حياتي كلها لله فلا مولى لنا إلا أحب الله جل علاه ومن حبي له أخشى حياتي كلها لله يقيني بين جنبي وأسعى بالهدى سعيا كفاني أنني أحيا وأمضي في سبيل الله حياتي كلها لله حياتي كلها